ئەویش ترسی قوتابیانە لە ناو پۆل، سترێسی ئەو منداڵانەی کە مامۆستا دەبین، ترسی ئەو کەسانەی کە بەرامبەر کەسێک دەوەستن یان دادەنیشن کە وەکو فێرکار یان وەکو پەروەردەکار ڕۆڵ دەبینن. بێگومان تێگەیشتێکی هەڵە هەبووە لە کۆنەوە کە دەڵێن مادەم پەروەردە هەیە دەبێت ترسی شەبێ، مادەم فێرکردن هەیە دەبێت سترێسی شەبێ، مادەم کەسێک هەیە کە دەیەوێت فێرمان بکات دەبێت لێی بترسین و ڕۆڵی کەسێک ببینێ کە دیکتاتۆر بێ بەرامبەر ئێمە و دەبێت بە زۆر فێرمان بکات و ترسمان هەبێ بەرامبەر ئەم زۆرە کەسانە کە مامۆستایە، دایک و باوکە، پەروەردەکارە، هەر کەسێکە. ئێمە ئەمڕۆ لەم پرۆگرامە بەجددی کار لەسەر ئەوە دەکەین و لەگەڵ قوتابیان چەند نمونەیەک تاقی دەکەینەوە بۆ ئەوەی ئەنجامێکی باشمان دەستکەوێت و قسەی زیاتر لەسەر ئەو بابەتە بکەین. لەگەڵ دایک و باوکان، لەگەڵ مامۆستایان زۆر پرسیارم کردووە پێش بەرنامەکە و زۆر زانیاری باشم دەستکەوتووە. بەپێی ئەزمموی زۆر دایک و باوک و زۆر مامۆستا زۆر منداڵ هەیە کە توانایەکی زۆر باشیانەیە لە قسەکردن، لە تێگەیشتن، لە خوێندنەوە، بەڵام لەبەر سترێسی و قەلەقیان بەرامبەر ئەو کەسێک کە پێی دەڵێن مامۆستا ناتوانێت تواناکانی خۆی دەرببڕێ. بۆ نمونە قوتابیمان هەیە لە قسەکردن زۆر بەتوانایە، قوتابیمان هەیە لە گوێگرتن زۆر باشە، قوتابیمان هەیە لە نووسین زۆر بەتوانایە، قوتابیمان هەیە لە خوێندنەوە کەسێکی زۆر بەهرەدارە. بە هەمان شێواز قوتابیەکان لە یەکتر جیاوازن، چۆن پەنجەکانی دەست وەکو یەک نییە، منداڵیش بە هەمان شێواز ئاوایە. بۆ نمونە هەندێک قوتابی هەیە لەوانەی بیرکاری زیرەکە، هەندێک شێ لەوانەی زانست زیرەکە، هەندێک هەیە لە کوردی و وانەکانی تر زیرەکە. باشتر وایە ئێمە هەرگیز ڕۆڵی ئەو کەسە نەبینین کە خەونی قوتابیەکان لە گۆڕدنین، باشتر وایە ژینگەیەکی پڕ چێژ و پڕ فێربوون و خۆش بۆ قوتابیەکان بڕەخسێنین بۆ ئەوەی چێژ لە خوێندن وەربگرن، دوور لە سترێسی و قەلەقی و ترس بەرامبەر مامۆستا فێر ببن و پەروەردە بکرێن. ئێستا دەڕۆین بۆ لای قوتابیەکان و چەند نمونەیەک دەبینین. فەرموون دەنگیشتان خۆش بوو ها. بینەرانی ئازیز، ئێستا لەم دیمەنەمان تەنیا نمایشێک دەکەین بۆ ئەوەی هەندێک مامۆستا زیاتر هۆشیار ببنەوە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو قوتابیانە بکەن کە بارودۆخێکی تایبەتیان هەیە. ئێستا بێ کۆنواندنێک دەکەین. باشە جانی من، چێ حەز دەکا ڕۆڵ ببینێ، چێ حەز دەکا بەشدار بێ، چێ حەز دەکا؟ مەنەسا وەرە فەرموو. مەنەسا ڕۆڵی مامۆستایەکت هەیە کە بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەو قوتابی دەکەی کە بارودۆخێکی تایبەتی هەیە. باشە؟ ئامادەی؟ زۆر باشە. فەرموو مەنەسا خان. ئێستا ناوی چییە؟ زۆر باشە. مامۆستا مەنەسا ڕۆڵی مامۆستایەک دەبینێ کە ئێوە لێوە فێر دەبن. ئامادەی؟ با دەست پێ بکەین. فەرموو. دەست خۆش مامۆستا، ئەمەی بینیتان تەنیا نمایشێک بوو، هەر وەکو لە سەرەتا پێم گوتم. ئەم جۆرە قوتابیانە بارودۆخێکی تایبەتیان هەیە. هەر قوتابیەک، هەر منداڵێک، هەر کەسێک لەوانەیەک زیرەکە. ڕەنگە ئەمان لە بیرکاری زیرەک بێ، ئەمیان لە زانست زیرەک بێ، ئەمیان لە کوردی زیرەک بێ، ئەمیان لە عەرەبی زیرەک بێ.
باشتر وایە مامۆستایان تواناکانی قوتابیەکانیان بزانن و شارەزایان بن و دەرونیان بخوێنەوە بۆ ئەوی بزانن لە چ ئاستێکدان و نەیانشکێنەوە لە کاتی وانەکانیان. ئەمە تەنیا نمونەیەک بوو باشتر وایە مامۆستایان لەمە دوا زیاتر هۆشیاری قوتابیەکانیان بن و دوور بن لە شکاندنەوەی هیچ قوتابیەکە. دەستان خۆش بۆ نمایشەکەتان هەر بژین.